سڵاو ماوەیە کە یەکێتی وەک ئەوەی لە دەسەڵات نەبێ مەلملانەی پارتی دەکا ڕەخنە دەگرێ و جارجاریش هەڕەشەی پیشانەوە لە حکومەت دەکات. هاتوون بۆ لای زانا عەبدوڕەحمان پەرلەمانتار و میدیاکاری پێشووی یەکێتی و یەکێک لە دەنگە ناڕازیەکانی ئێستا و ڕابردوو لە دەسەڵات و تەنانەت هەندێک جاریش لە حیزبەکەی خۆشی. دەمەوێت بپرسم ئەم هەڵوێستانەی یەکێتی لە بەرژەوەندی خەڵکە یاخود بۆ پلە و پۆستە؟ ئایا یەکێتی شەریکی دەسەڵاتە یاخود ئۆپۆزسیۆنە؟ جگە لەمانە چەند پرسیارێکی تر دەمەوێت بزانم جیاوازی پێش کۆنگرەی یەکێتی و ئێستای یەکێتی چییە؟ باڵباڵێن هەیە لە نێوان هاوسەرۆکەکان و سەرکردایەتی یەکێتیە؟ ئەمانە و چەند پرسیارێکی تر لە زاری زانا عەبدوڕەحمانەوە خۆشم و ئێوەش یەکلایی دەکەمەوە. بینەرمان بن. سڵاو لێ بێ کاک زانا، سپاس بۆ ئەو کاتێک کە پێمان ئەبەخشی. ئەزانم ماندوویت بەڵام پێم خۆش بوو چاوپێکەوتنێ لەگەڵ بەڕێستا بکەم. سەرەتا ئەمەوێ بزانم کاک زانا خەریکی چییە؟ ئەڵێن ئەتا لە پەرلەمان بوو حکومەت هیچ کێشەیەکی نەبوو، بەڵام لە دوای ئەوە کە پەرلەمان بوو بە خێر و بەرەکەت بووی ئێستا هاتووەتە دەرەوە و ڕەخنەش ئەگرێت. ئێستا خەریکی چیت؟ زۆر بە خێر بێن. وەڵا ڕاستی فتری تقریبان 4-5 مانگ من لە کوردستان نەبووم، ینی کاتیم کەرەنتینە شتە لە دەرەوە بووم، خەریکی خوێندون و خول و ڕاستی خەریکیەوەم ئەو هەلایی کە پێشتر لە دەستمان چووە، ینی ئینسان بۆ ئەوەی کە بەڕاستی خۆی لە مەجای خوێندنەوەوانە بەرێتە پێشەوە وردە خەریکمەوە ڕاستکەمەوە کە لە ڕابردوو بەڕاستی فرسەت نەبوو. خۆ ئەو کات لەبەر قبول خاسی حیزبی و هەندێک مەسەلە بۆ خۆم هەمیشە پێم شەرم بووە نە حیزبەکەم بەکاربێنم بۆ هەندێک بابەتی شخصی خۆم، بۆی خەریکیەوە بووم. هەندێک کاروباری تایبەتی خۆشم لەگەڵ هاوڕێکانم سەرقاڵم وەکو ئەرکی ڕسمی یا حیزبی یا حکومی هیچ ئەرکێکم نییە بەڕاستی. ئەو فترەی کاتومەتەوە سیرەکەم دۆخیش گۆڕاوە بەڕاستی سایشکردن زۆر قورسە لێرە. ومێ دەکەم بتوانم لێرە کارێک بکەم کە هەم خزمەتی خەڵک بێ هەم خزمەتی حیزبەکەم بێ، بە تایبەتی دوای کۆنگرەیەمە هەندێک خەونمان هەیە بۆ ئەوەی کە هەندێک مەسەلە باشترکەین. ئێستا لە سەرەتای ئەو ڕێگەین و ئەرکێکی زۆر دیاریکراوم نیە. وەڵا خەریکی دایک و باوکم کەوتونەتە تەمەنەوە نەخۆشن مەشغوڵیانم. زۆر سپاس. دواتر ئەمە سەرباسی کۆنگرە مەبەستمە. پێش ئەوە شتێک بزانم کاک زانا میدیاکاری پێشتری یەکێتی بووە، بەڵام ئێستا نابینرێ لە میدیایە. ئەمەوێ بزانم هۆکار چییە؟ وەڵاهی جاوام باتەوە بۆ گفتوگویەکی تر کە داویکی تر لەگەڵ من کەوادری ڕاگەیاندنی حیزبەکەمەکەم هەم مناقەشەیەکی ناخۆش کە لە ڕابردوو تێکەوتوین. ڕاستی ئێمە جیلێک بووین لە ناو میدیای یەکێتی کە بەشێکی زۆرمان بە سوتفا، ینی کارمان میدیانە بۆ کەوتێنە ناو میدیای یەکێتی، بەڵام بە عەشق و خۆشەویستێکی زۆرەوە ینی کارمان کرد هەر لە خاکەوە و دوایی بۆ دروستکردنی کورسات و پێم وایە ئێمە لەو سەردەمە لەو زەمەنە میدیای یەکێتیمان گەیاندە لوتکە لەگەڵ ئەو هاوڕێ و برا و خۆشەویستانی کە ماندوون کە بەداخەوە ئێستا بەشێکی زۆریان لە ناو میدیای یەکێتی نەماون. من بەڕاستی کاری میدیا لە ئەساسە کاری من نەبوو، ینی من زۆر لی نازانم، ینی زۆر جار کە باس و خواسە کرێ من خۆم بەڕاستی بە ڕۆژنامەنووس نازانم. پێم وایە کاری ڕۆژنامەنووسی کارێکی گەورەیە، بەڵام زۆر جار بە حەزێک ویستێک دروست بووە کە تۆ لە ئیشێکە قاڵە بیتەوە، بۆی خۆمان لەگەڵ ماندوو کردووە و خەڵک و کادری کەچی شایەتن کە ئەو سەردەمانی ئێمە لە ناو میدیای یەکێتی بووین میدیا لە چه ئاستێک بوو و بەداخەوە کە لێ هاتینە دەرەوە ڕووخا، ینی هەر میدیای یەکێتی بە تەواوەتی تەخت بوو کە من بۆ خۆم ئێستا شوش شۆک بووم لەوانەیە بەشێکی ئێمە بین ئێمە پایەکانی و میدیایمان باشدانە نابێ. خۆ ناکرێت میدیایەک باتن دەرەوەی کۆمەڵێک کاوادر دۆخەکەی وەکو ئێستای لێبێ. بۆیە زۆر جار لەگەڵ و هاوڕێ کۆنانێم و مناقەشەوەکەین لەوانەیە بەشێک لە سەبەبەکە ئێمە ببین کە نەمانتوانین لە دوای خۆمان خەڵکی وا باش دروستکەین کە بیگەینەوە ئاستەیە لەوانەیە ئاستی بەڕێوەبردننی ئەو مؤسسانە بە خراپی بەڕێوە براون، بۆیە نەتیجەکەی ئەمەیە. بۆیە من بۆ خۆم هیچ خواستێکم نییە بەڕاستی جارێکی تر لە ناو میدیا کار بکەم.
خواستمێ لەو شتانی کە لێزانم ینی کە تایە قاڵبوومەتەوە کە حەز و ویستی منن تایە کار بکەم. ئەی بۆ وەکو دەنگێکی ڕەخنەگرت دەرناکەوی لە میدیاکانی یەکێتی بەتایبەت لە کاتێکا تۆ خۆت یەکێتیت. ڕاستی و بابەتێکی تقریبا شخصیە لەوانەیە من زۆر برادەرەکان پێمەڵن تۆ جەبهەت لەگەڵ هەموو کەس کردوتەوە ینی بەڕاستی من جەبهەم لەسەرشتی شخصی نەکردوتەوە چکە هەموو برادران نازانن من هیچ کێشەیەکی شخصی و ذاتی منێ لەگەڵ بەشێکی زۆریشیان هاوڕێ و برادرین بەڵام من پێم قوبڵ ناکرێ یەکێتی حیزبێک خاوەنیم هەموو شەیدا حیزبێک کە بەڕاستی ینی بناغی میدیای کوردی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیزگەی دەنگەلی کوردستان لە بڵاو کراوەکانی لەو ناوەندەی عەلامیەی کە لە شاخەی بووە دەستی پێکردو حتا شاریش ئێمە دەرفەتی میدیای ئازاد و کەوادر و ئەوانەمان دروست کردووە پێم قوبڵ ناکرێت ببینم ئێستا حیزبەکەی خۆم سەرکردایەتی حیزبەکەی خۆم ینی فرسەت بخۆزنەوە زۆرجار بپارڕێنەوە بۆی لە قەناتەکانی حیزبەکانی تر دەرکەون ینی حیزبەکەی خۆت میدیاکەی ئەوەندە لاواز بێ نتوانێت پەیامەکانی خۆت بگەێنێ بۆی زۆرجار کە تۆ ڕخناگریوانە و بەشتی شخصی لێگەدەنەوە لەسەر ئەمە بایکۆت کرام ینی حتا من هەموو چالاکیانی کە وەخت خۆی لە پەرلەمانی کوردستان کردمان بە درێژایی ئەو 4-5 ساڵە هیچ کام لەوانەیان پیشان نەدا بۆی وای پیشامدەن بە خەڵک کە ئێمە لە پەرلەمان هیچ کارێکمان نەکرد ئێمە بەس خەریکی خۆمان بووین لە کاتێکە ئەرچیفی ینی پەرلەمان کەم بۆ خۆم قەت حەزم نەکردووە ئەرچیفە شخصیانە بڵاوکەمەوە زانن کە ئێمە چیمان کردووە بە چه دەنگێک بە تایبەتی هەم دیفاعمان لە یەکێتی هەم لە خەڵک بە تایبەتی خەڵکی سلێمانی کردووە بۆیە ئەو بابەتانە بابەتی شخصین ینی مەسەلەی بلۆکردنی من لە میدیای یەکێتی و بەڕاستی من پێشی ناڕەحەت نیم ینی هەرگیز ڕخنم نەهات ینی من چەند لەگەڵ هێرۆخان دۆز بوو قەت بە هێرۆخان نەوتۆ هێرۆخان کورسات من پیشان نادا چکە قەت خۆم نەخستۆتەوە ئاستە ینی من بچم جۆرەك لێیانە بکەم بڵێ مەڵایی قەناتێک نایاڵێ من دەرکەوم چکە من پێم وا بۆ زۆرجار سۆسیال میدیا پیجەکەی خۆم زۆر لەو میدیانە بەهێزتر بووە بەڵام پێم ناخۆش بووە لەبەرەوەی ێزانم لەناو میدیای یەکێتی کادری زۆر دڵسۆز هەیە خەڵکی زۆر چالاکەیە خەڵکی زۆر کە ئەوانە بوونەتە قوربانی خراپ بەڕێوەبردن خراپ ئیدارەدان وای کردووە کە توانەکانیان خەڵک نەیبینێ ینی هەر بێن و لە بازنێکی بەتاڵ بخولێنەوە بۆیە زیاتر بەڕاستی و بابەتی شخصی بووە ینی پەیوەندی بەوە نەبووە کە بۆ نمونە من ئیشێکم نەکرد بێوان پیشانی نەدەن ئەخر بابەتە شخصیەکان چینیانی بۆ نمونە وڵی لێرە خەڵک وایە زین چۆنەکە گێوارێستا کە من ڕخنە لە ئەم تەلەڤیزۆنی وەگرم تۆ بە شتێکی شخصی وەریەگری ینی یەکسەر بیرەکەی تۆ کە هیچ شتێکی من پیشان نەدە ینی لە کوردستان بە شێوەیەکی گشتی وایە ئێمە بۆ خۆمان چەند ڕخناگرین ڕخنەی خەڵکمان پێ قبول نییە ینی حتا من لەم یاسای سۆسیال میدیایە بەشێک لە کێشەکانم لەگەڵەوەیە کە تۆ میدیای بەڕاستی میدیان ینی ئەوەی کە پێی وترێ میدیای ئازادیا میدیایە کە فرسەتی هەبێ خەڵکی ئازاد قسەی تیابکە لە کوردستان زۆر کەم ماوە چکەم میدیایانە بەشێکی زۆریان بێدەنگ کراون کۆمپانیەکان بە سپۆنسەر میدیاکانیان گرتووە ینی تۆ پێدوانە بێ هیچ کۆمپانیا ئەکسپۆنسەری هیچ بەرنامە و هیچ ڕاگەیان کارێک ناکە مەرجەکەی ئەوەیە کە بێ کۆمپانیەکەی پارێزراوە بێ هیچ قسێکی لەسەر نەکە نەگەم وڵاتەش تاڵانکە لەبەرەوە میدیای ئێرەم نەماوە بەڕاستی ئەوەی کە ماوە تۆ ئەو ئازادیە کە لە سۆسیال میدیا هەیە ئێستا ئەوە هەوڵەدەن ئەم ئازادیەش نەهێڵن باشە من پرسیارەکەم تۆ بیتە پەرلەمانتار مانگی 8 ملیۆن موچەت هەیە ئەبیتە وەزیر مانگی 12 ملیۆن موچەت هەیە حیمایەت هەیە ئەبیتە سەرۆک وەزیران هەموو داهاتی وڵاتت بەدەستەوەیە ئەبیتە نازانم سەرکردایەتی بیتە هەر شتێک تۆ ژیانی خۆت باشەکەی ئەموو پارەی وەرەگری ڕێگەش نادی خەڵک ژنێوت پێ بدا والله من بەلام و ئاسایە خەڵک ژنێوم پێ بدا لەبەرەوەی کاتێ من لە پەرلەمانی کوردستان بوو موچە وەرگرتووە وعدم بە خەڵک داوەکە کە والله ماڵ و ماڵە پەڕاینەوە لە خەڵک بۆی دەنگمان پێ بدا باشە تۆ لە کاتی انتخابات من لە خەڵک پاڕاومەوە دەستی خەڵکم ماچ کرد و وەی دەنگم پێ بدا کاچیتە پەرلەمان ئەوەندە خۆر لێ گۆڕی یاسا بۆ خەڵک دەرەکەی بێ خەڵک چۆن ژنێوت پێ نادا تۆ لە خەڵک ناپرسیتەوە تۆ ژیانی خەڵک باش ناکەی تۆش ملیۆن ژەخەیتە جیفانە یعنی ئەم خیرە تو چاو قایمێنی کوێی دنیا هەیە تۆ بە خەڵک بڵێ من پارە وەرەگرم سەروەتەکەشتە بم هەموو مانگە 8 ملیۆن وەرەگرم بێ بە خەڵکیش ڕابێری لەسەر تەلەڤیزۆن قسەی ناشیرین خەڵک وەی زانی وە ڕادیۆ ئێستا ئەم شتە بازاڕیانە لەم پەرلەمانی کوردستانە یعنی ئەمە فرسەتێک دروستەکە بۆ ئەوی بەڕاستی خەڵک سبێنی سەر یەک بەیەکمان پانکاتەوە تو ڕێگە نادی کاکە تۆ من بۆ خۆم بەڵێم خەڵک گەرنی ئازادێ بچنێ بەم نەدا لەبەری بەڕاستی من لەم دەسەڵاتە بووم مستەفید بووم باشە کاڵم مستەفید بووم من لەوانەیە لە هەمویان کەمتر مستەفید بووم بەڕاستی این غێری و موچەیکان بووە کە من نامەوێت لێرە باسی کەم بەشێکی زۆریم داوە بە خەڵکە هەموو هاوڕێ برادەرەکانم شایەدی و شتم بۆ دەن بەڵام وەڵاهی من قەت نیگەران نەبووم لەوەی خەڵک ژنێوم پێدا و تو مستحقم لەبەرەوەی من بەشێک بووم لەو شتێکە ڕووەدا لە کوردستان
بەڵام ئێستا تۆ بێونە چاوقایمی یاسا دەرکەی بڵێ من ئیش ناکەم 8 ملیۆنی وەرەگرم سیارە وەرەگرم حیمایەشم هەیە لێش یەخڕم سەفەری ژەکەم سوار تیارەژە بم ویزەش وەرەگرم بەڵام ئێوە قسە بکەن منەتان دەبە محکەمە ئەی چێ تۆ بدا بە محکەمە کەی جیچکە هیچ کارێک ناکەی هیچ جیشێک ناکەی دانیشتی قسەی زلەکەی باش وەڵای یەکشت مەبەستم بوو لێرە باسی ئەوەت کرد کە تۆ پێشتر لە خەڵک پاڕاونەتەوە بۆ ئەوی دەنگتان پێبات تۆ خۆت من بەشی بەڵێ من خۆم دەرگا و دەرگاگەڕاوم لە خەڵک پاڕامەتەوەی دەنگ دواتر کە بووی بە پەرلەمانتار ئەوەت بۆ خەڵک کردەوە کە شایانی ئەوە بێت نەخێر نەمکردەوە لەبەرەوەی بەڕاستی پەرلەمانە و شوێنە نەبوو ئەوی تا بکرێت دوای پەرلەمانیشم لە خەڵکم پرسیوەتەوە لەوانەیە وەکو کاتی انتخابات نەتوانی هەموو شوێنێک بگەڕێ ینی ئەمە ڕاستی و حەقیقەتە بەڵام بەڕاستی هەر لەگە خەڵک بووم ینی من لە سلەیمانی شتێکی ئەوەندە مهم نەبووم بڵێم وەڵاهی من خۆم لە خەڵک جیاکەمەوە زۆر جار هەولێر زۆر کاتی بردوین لەبەرەوەی ئیشەکە لەوێ بووە بەڵام وەڵاهی هەر لەگەڵ برادەرەکانم هەروانە دۆست من هەرچوومەتەوە ناو بازار هەرچوومەتەوە سەوەڵەکە قسەکەم لەسەرەوەیە بەڵام ئەو پەرلەمانە ئەو شوێنە نییە کە تۆ تحقیقی و خەونانی تیاکەی کە ئەچی اینجا ئەزانی بۆیە دوای 6 مانگ من ئیستقالەیەکەمدا بە هێرۆخان ئەو کات هێرۆخان تەندروستی زۆر باش بووی شێکرد چون وەلای بۆ مەکتەبی سیاسی مەڵای کاکە ئەم شتە و شتە نییە کە من چوومەتە ناوی بەڕاستی بە غەڵەت ڕۆیشتووم ینی من حدایک و باوکم زۆر گلەیان لێکردم ئەنی باوکم و دایکم دایمان دۆڵی کاکەی مەحەیەمان چووە ینی تۆ ئێمە تەکلیفمان لە خەڵک کرد ئەم ئیشە شتیانی ینی خەڵکێکی زۆر دێن خەڵگەڵی دام بمزێنە خەڵگەڵی وەزع خراپە ئەمنەوەی کە لە دەستماوە بەڕاستی ئەو موچەی کە وەرمەگرت بیانی لەگەڵ خەڵکدا بەشی کەم بیدەمە خەڵک بۆ ئەوەی کە بەوانی کە مستحقن شتێکی ترمان پێ نەکرا ینی وە ڕاستیە دەنگمان هەڵبڕیوە دیفاعمان کردووە ڕوبەڕوو بووینەتەوە بەڵام هەموو ڕوبەڕوو بوونەوانە دوجار خەڵکێک لەناو مەکتەبی سیاسی بە شتێک بە ڕێکەوتنێک هەمووی فرۆشتو بۆ نەتیجەکە تۆ کووا بمار و پێیشە بکەی هەرچیەکەی برادێک بۆ بەرژەوەندی شخصی خۆی تۆ هەموو مووقفەکانی تۆی فرۆشت و مارەکەی خواردی و هاتی تۆ خاڵی سەفر و خەڵکی ژنەوی پێدای بۆیە بەڕاستی من هەرگیز نیگەران نیم لەوەی خەڵک ژنێوم پێدا ئەمە بزانم ئەم خولەی پەرلەمانی کوردستان لای کاکزانە چۆنە بخوا بە قسە لەسەر شتە نەکەم مەزانین بۆچی قسە لەسەر شتە نەکەم لەبەرەوەی لەوانەیە و برادرانش خۆیان هەمووی هەریەکە و بیانوویەکی هەبێ هەریەکە و هینێکی هەبێت بەڵام من نەک ئەم خولەی پەرلەمان من پێم وایە پەرلەمان موسسەیەک نییە بۆ تحقیقی مافی خەڵک کەواتە بۆچی پەرلەمان هەیە وەڵا بۆی موچەی تاوەرگری یعنی بۆ ڕازیکردنی کۆمەڵی خەڵک بۆ ئەوەی کە ئێمە بە دنیای دەرەوە بڵێن ئێمە وڵاتێکی دیموکراسین پەرلەمانمان هەیە بۆ ئەوەی کە بڵێن ئێمە دامەزراوەیەکین هەموو شتێک لە ڕێگەی پەرلەمانەوە بێ کاکە حیزبی کوردی بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتی کە ئیشی بە پەرلەمان نەما دایخست ئێستا ئیشی بە پەرلەمانە کاتێک کە تۆ ئەڵەی نامسەرڵە کاکە پەرلەمان مۆسەیەکی زۆر مهمە و چۆنە بێ وابێ و چۆنە بێ حیزب تەداخۆلیکە ئەو کاتێک کە ئیشی پێ نییە ملازمی گەنەرەی لە سەیتەرە سەرۆکی پەرلەمان ڕاگرێ بڕۆیشتە بەخوا هەزار شەخصیان لە سەرۆکی پەرلەمان هەڵەدا و کەسیش نەبوو دیفاعی لێ بکە و ئەنو پەرلەمانمان ناوێ بۆیە ئەمە ینی حیزب کەی بیوێڵێ پەرلەمان شتێکی باشە و ئەمانەوێ و کەی نێوێڵێ پەرلەمان مشکلەیە بۆ خەڵکو بۆیە هەموو ئەم شتانی کە دروست کران بۆ ئەو کە پەرلەمان مودەیەک خەریب بۆ بوو دەنگێکی زیندوو ویان لێکە شکاندیان ینی و پەرلەمان جاکە پەرلەمان بەس موچەوەرەگرن و بەس خان نشینی وەمە هەمووی حیزب ئەم شتانی ئەم بازاڕی گەرمە کرد بۆی پەرلەمانیان وا لێ کرد بەڕاستی بچووکیان کردەوە کوێی ئێستای لەهات ینی بۆیە ئەگەر دیقەت بێ حتا پەرلەمانتارەکانیش کە دێن قساکەن بەڕاستی نازان چی بڵێ ئەینکە خۆ لەو مۆسای نازانین چی بڵێ یەن هەندی قساکەن کە دائیمە هەر قسەیەکەنە بێتە مشکلە بۆیان ینی ئەو لە سۆسیال میدیا ڕوابێتە کێشە بۆیە نەک پەرلەمان بەڕاستی حکوومەتیش لێرە زیادە یین تۆ سەیری کە حکوومەتێک وەزیرەکەی ئەڵێ من چاوەڕێم لە بەغاوە پارەم بۆ بێت تەوزیعیکەم وەڵاهی من باوکم کە پیاوێکە مامۆستایە مامۆستای زمانی عەرەبیە کە هیچ لە حسابات نازانێ بیکە بە وەزیرە توانێت پارە بێ دابەشیکە خۆ ئەمە شتێکی زۆر مهم نییە بەڕاستی دابەشی کە فلان بۆ ئێوە فلان بۆ ئێوە تەواو ینی بڕوان پێ بکە حکوومەتەکەش زۆر ئەین حکوومەتیش ضرور نییە لەم وڵاتە چکە حکوومەت کە ڕۆڵی نەبێ لە باشکردنی ژیانی خەڵک حکوومەت کە ڕۆڵی نەبێت لە ڕێخستنی داهات حکوومەت کە ڕۆڵی نەبێت لە کەمکردنەوەی گەندەڵی ئەی بۆچی ینی بەس بۆ قات لەبەرکەن و بڵێن وڵات چاوەڕێن لە بەغاوە پارە هات تەوزیعەکەن نەهات تەوزیعی ناکە
وەکو نووسنگەیەکی دابشکردنی پارە هەندێک لە وڵای نووسنگی حواڵە پارە پیاکە نانا نووسنگ بڕوان پێ بکەن نووسنگی حواڵە زۆر باشترە شکوانەی لە نووسنگی حواڵە ئیشەکەن زۆر وریان بڕوان پێ بکە ئەوان حسابات دەزان ناگەیان لە بۆرسەی عالەمە پارە پیاکەن ینی وریاترن لەوانێکە حکومڕانەکە شتێک مەبەستمە تۆ باسی ئەوەت کرد کە پەرلەمان بێهێمە نەکراوە حکوومەت تەنیا چاوەڕێ ئەوە کە لە بەغداوە پارە بێت و پارە دابشکات و کە هیچ هینێکی نییە هەمووی حیزب بەڕێوەیە بە بەسمە شتێک بزانم باشە خەڵک چی بکات لەم بارودۆخە سەختەیە لە کاتێکدا داتاکان پێمان ئەڵێن بە داهاتی ناوخۆ بە نەوتەوە بەو هاوکاری کە ئەمریکا بۆ پێشمەرگەی ئەنێرێ بە پارەی بەغدا بۆ هەرێمی کوردستان داهاتەکان لەوە زیاترن کە بەشی موچەی فەرمانبەران نەکات خەڵک بە پاشەکەوت ڕازی بوو ئێستا بووە بە لێبڕین و 2 مانگ جارێکیش تۆش ئەڵێیت پەرلەمانتار نازانێت چی بکات حکومەت هیچ خەڵک چی بکات چارەسەری خەڵک چییە یعنی دەنگ نەیات دەنگ بات چی بکات لەم دۆخەیە چی بکات بۆ چارەسەر وڵی قورسە بڵین چارەسەری ئەم دۆخە چییە وەڵامەوەی کە پەیوەندی بەداهاتەوەی بە تایبەتی ئەوەی کە باسی داهاتی مەرز و قاچاقچێتیەکرێ ئەو بابەتێکی سیاسیە بڕوان پێ بکە داهاتی هەموو مەرزانش بەرە بەش ناکە ئەو مەسەلەیە کە دروست کراوە بۆ مەشغوڵکردن بۆ فشار خستنە سەر یەکتری ینی ئەوەی کە دێن هەندێک کادری حیزبی هەندێک پەرلەمانتار باسەکەن لەوێ دزیەکرێ و لەوێ بۆ مەشغوڵکردنی خەڵکە یانیانەوە هیوا بۆ خەڵک دروست کە نەگەر داهاتی ئەم مەرزانە کۆ بکرێتەوە باشی تۆزیع بکرێت نا حیزب ئەوەندەی کادر و مۆزەف و بندیوار خستۆتە سەرم حکوومەتە بڕوان پێ بکە داهاتی هەموو مەرزەکان کۆکەیتەوە هەر بەش ناکە این خەلەکە لە شوێنێکی تر ئەوان بە دوا چارەسەرەکە ناگەڕێت بۆیە مۆزوعی باسکردنی مەرز مۆزوعێکی شخصیە چونکە ئێستا 2 جۆر لە سەرانە لە کوردستان دروست بووە سەرانەی کیانەوەیە کە تۆ چێز تێ چەکتەیە چیتە سەر کۆمپانیا چیتە سەر ئەوانی کەشتێنم بۆ وڵاتە ئەڵێ بێ پارەم بدەیتێ سەرانێکی تریانەوەی تۆ لە ڕێگەی سوسیال میدیا پۆستە سیاسی و حیزبیەکەت بە هات و هاوار بەکارێنی باسی فلان کۆمپانیاکەی ڕاکەن لەگەڵ دانیشن ئەڵێن کاکە پارەت دێنی بێدەنگ بە ئەمەی مەرزەکان بەشێکی بۆ ئەوەیە هەندێک خەڵگیانەوە شەریک بن لەگەڵم بازرگانانە بۆیە باسی مەرزەکەن و فشارە خەنە سەریان وەختی خۆی شتێک دروست کرا کە گوایە کۆمەڵێک تەنکەری نەوت دێ بۆ ئێرە کە نەوتی خراپە و پیسە و نازان چی کۆمەڵێک پەرلەمانتار و خەڵک کردیان بە فەوزا لەسەری بەڵام دوایی کە خۆیان شەریک کران ئێستا باسی و مۆزوعانە نەماوە لەبەرەوەی شەراکەتی تایە بۆیە ئەم جۆرە سەرانەیە زۆر بووە خەڵکی پیجی هەیە سەرسە فلان کۆمپانیاکە بۆی پارەی بدەنێت بۆی دانیشن خەڵکی دەوڵەمەندیش بە شوێکی گشتی خەڵکێکی ترسنۆکە ئەنی کۆمنتێکی لەسەر بوون سە بەیانی دێ لەگەڵت دانیشە ئەنی بەداخەوە خەڵک لێرە فێری ئەم جۆرە کەسابەتە بووە بۆیە کە باسی داهاتەکەی داهاتی مەرزیژە مەسەلەی حل ناکە ئەوەی کە وا ئەڵێ داهاتی مەرزەکان کۆ بکرێتەوە و نازانم چی بەس خەڵک چاواشاکە بڕوان پێ بکە بەس چاواشەکاریە بەو حەلەبێ کە تۆ بە 100,000 بندیوار خصۆ سەرم حکومەتە کەس نازانێ قایمەیان نییە ناویان نییە ئەمانە تەسفێ کرێت تا ئەمانە تەسفێ نەکرێت تۆ ئێستا خەڵک نازانێ ڕێژەی مۆزەف چەنە لە کوردستان نازانین ئێمە نازانین ڕێژەی چەکدار چەنە یعنی کە تۆ نەیزانی هەرچی پارە بێنی هەر ئەڕوا ینی تۆ کوایە بێژنگ لێدانی هەر ئاوی تێکەی جام ئاوا حەزەکەی لە پێش بەسەڵ تێکەڵی بە تەنکەرتێکی وانە بە تەنکەری شتێکە و هەر بێژنگ ئاڕوا یعنی ئەم حکومەتەوە بێژنگی لاتوە هەرچی تێکەی ئەڕوا لەبەرەوەی شتێکیان بۆ دروست کردووە بە ناوی بندیوار و ناوی وەهمی موچاڕوا کەس نازانێ ئەمانە بۆ چێڕوە ناویان نییە بۆیە ئەم بابەتە بەڕاستی چاکسازی لەوە دروستە بێن قایمەی حەقیقی مۆزەفی وڵاتە بێن هێشتا خەڵک 3 موچەی هێشتا خەڵک 4 موچەی هەیە ئەمانەی چ حل نەکراوە بەڕاستی خەڵکێ مردوو موچە وەرەگرێ ینی وەکو دەنگانەکەیە بۆیە ئەم بابەتە لێەوە چارەسەرە بێ ئەمە چارەسەر ناکەن دێن بەشتی ئەوانە مەشغوڵمانەکان داهاتی ئەوە وای لێبێ وا ئادرێ داهاتی بڕوان پێ بکە بەمانە حل نابێ تەنیا بە کێشەی چارەسەرکردنی بندیوارەکان بێ کێشەکان کاکە بە 100,000 بندیوار هەیە یعنی ئەمە 1230 نییە تو ئێستا قایمە نازانی هێشتا برەدەرانی یەکێتی ئەڵێن مۆزەفەوەندەیە گۆڕان ئەڵێن مۆزەفەوەندەیە باشە پارتی ئەڵێ مۆزەفەوەندەیە کەس نازانێت بڕۆ هێزی هێشتا بزانم کەس زانێت چەند پێشمەرگە هێزی 7 ڕقەمێگەڵن کە ئەنی ئەمە کەس نازانێت بەرپرسە لەو بندیوارانە واللهی حکوومەت لی بەرپرسایی حیزبەکان لی بەرپرسن هەر کەسێکم دۆخەلی بەربڵایەتی لی بەرپرسە کەم دۆخی قبول کردو پارتی لی بەرپرسە کێشەیەکمان هەیە وەختی خۆی
من بیرمە لەگەڵ جەنابی مام جەلال کۆبوونەوەیەکمان کردی عەلا هەندێک برادەر باسیەوەیان کرد بۆ وەزارەتی پێشمەرگە و بۆ وەزارەتی دارایی یەکی نەگرتوەوە لەو حکومەتە یەکی نەگرتبەوە مام جەلال وتی واز لەو بابەتە بێن لەبەرەوەی وەزارەتی دارایی و وەزارەتی پێشمەرگە یەک بگرێتەوە بکەوێتە هەر لایە لاکەی تەرەخوا جا ئێمە بەداخەوە لە سەردەمی گۆڕان ڕێباز حەملان و وەزیرانە قەراریاندا وەزارەتی داراییەکی گرتەوە تەسلیمی ئاشتی ئەورامیان کرد کەوەیەکی گرتەوە دۆخی خەڵک وای لات پارەون بوو تەواو پارتیش لەبەرەوەی پاریدای حساب بۆ کەس ناکە پێدوانەوێ پارتیش حساب لەسەری کێتی و حیزبەکانی تر ناکە لەبەرەوەی هەموو پارەکە چۆ ژێردەستی ئەو کاتە پارەی کێتی و پارتی جیا بوو مۆزەفی ئێمە جیا بوو بۆ نمونە ئێمە لەسەر ئەو پشکی خۆمان مۆزەفمان تاعینە کرد لەم زۆنە ئەو کاتە دیار بوو ئێمە چەند مۆزەفمانەیە چەند پارە ئادەین بۆ بەپی ئەو موچەیە ئەمانتوانی مۆزەف تاعینکەین بەڵام کەچوو لێ بووە بەحرێک لە کاتی یەکگرتنەوە پارتی بە هەزاران بندیواری خستە ناو قایمانی مۆزەفەوە ئەو کاتە بۆ نمونەیە ئێمە وتومانە 400,000 مۆزەفانێ پارتی هاوتی 1 ملیۆن مۆزەفمەیە تۆشێکە گریتەوە مەجبوری ئەمەی تێکەڵاوی تۆکردون بوو بۆیە گەورەترین کێشە یەکگرتنەوەی وەزارەتە بوو بەڕاستی ئەو وای کرد کە ئیرادەی ئەم زۆنە بە کاملی تەسلیم بێ ئێستا یانەوەی پێشمەرگە ژوالێ بکە بڕوان پێ بکە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە یەکێکە لە مەترسیە جدیەکان ئەو کاتە چەکدار و هەموو شتێ لەژێر دەستێوانە بێ هەر کاتی بێ یاری بە هەموو شتێکەکە ینی خۆ ئێستا ئەوی کەماوە ترسێکەیە پارتی لەورە تۆ چەکدار هەیە ئەمە شت نامێنی بۆ ئەوەی خەڵگەڵێ حکوومەتی یەکگرتو ئەوە واکەکە بۆ ئەم دۆخی ئێمە هێشتا زووە ئەو نەتیجەی وەزارەتی دارایی مامینی کەیەکی گرتەوە باشە توخوای ینی ئەگەر بۆ نمونە حیزبەکانی تر پاڵپشتی پارتی نەکەن و یاخود شەراکەتی پارتی نەکەن پارتی بەتەنیا ئەتوانێت ئەم شتانە بکات نابەتەنیا کۆی هەندێک برادەری ئێمە بەغەڵت لە حکومڕانی تێگەشن کە چوونە حکوومەت پیان وا بۆمە دەستکەوتە ئەگەر وەزارەتی دارایی یەک بگرێتەوە ئێستا شەندێ برادەری ئێمە وەزیری ئێمە پێی وایە وەزارەتی پێشمەرگە یەک بگرێتەوە دەستکەوتە ئەو تێناگا لە پشتی ئەمە چ یاریکی سیاسی هەیە یعنی هێشتا قەناعەتی وایە ئەو دەستکەوتێکی گەورەی بۆ گەلی کورد کاکە هێشتا ئەمانە دەستکەوتین بۆ گەلی ئێمە ئەسڵەن ئەوە نەهامەتێکی زۆر گەورەیە بۆ میلەتە یەک هێز بە تەواوەتی هەموو چەکدار و پارەی وڵات ێستا پارەکەی کەوتۆتە ژێردەست باشە چەکداری وڵاتەشی پێوێتە ژێردەست یعنی ئەوە تەسەوڕکەن چی ڕوەدا یعنی ئێمانە مەترسین ئێمە نەگەیشتونەتەوە قۆناغا ینی هێشتا زۆری ماوە ئێمە بگەینەوە قۆناغا مۆستاتی ئێمە هەمووی ینیەوە بە دیموکراسی لەژێر یەک حیزبەکانەوەی بە نیشتیمانی بکرێ هێزەکە نەک بە حیزبی کاکە ناتوانانی بە نیشتیمانیکەی تۆ ئەزانی چی تۆ خەڵک دابش بۆ تازە لە وڵاتە تۆ خەڵک کاتێ بۆ بەلیوایەکێتی بۆ بۆیە کردوتە بەلیوە پێشمەرگەی تۆیە پارتی بۆ بۆیە ینی چۆن ئەماکەی بە نیشتیمانی هێزی نیشتیمانی بە لە ئەساسەوە دروستیکەی خەڵک بێ بە تەتەوع وەکەوەی کە لە وڵاتانەیە گەنج بێ کە بارگاوی نەبوو بێ بە فکری حیزبی بابە تۆ مەسوولی لیواکانی یەکێتی و پارتی لە 80 فیشەگەنێن بێکەوە حیزبایەتیەکەن لە هەموو شەڕەکانی ناوخۆ بەشداریان کردووە ئێستا تۆ بێ بڵێ وڵا ئەمانە ئابنە براو هیچ شتێکیان تیان نامێنێ و ڕێک فۆرماتیانەکەمایانکەم بە هێزێکی نیشتیمانی نازانمەوە چێتە منطقی چی ئینسانێکەوە تۆ هێزی نیشتیمانیە بێ وردە خەڵک دروستکەی گەنج بێت تەتەوع کا بارگاوی نەبوو بێ بە فکری حیزبی بێ ئەمانە بێن کە ئەتوانن هێزێکی نیشتیمانی بن و تەعاتوفیان نەبێ بۆ یەکێتی و بۆ پارتی و بۆ گۆڕان و بۆ فڵان و بۆ فیساد ینی لەبەرەوە من پێم وایە ئەوانە هەمووی کاتکوشتنەوە وەش هەمووی سیاسەتە و لە بەرژەوەندی لایەنێکە کە من ئومێ دەکەم یەکێتی و خەڵکی کوردستان دژی ئەوستانە بێ ئێمە لە ڕابردوش قسەمانە بۆ لەسەریەوە بێ یەکێتیژە سەر و مەسەلەیە جددی بێ ینی هیچ جۆرە دەستکەوتێک لەو مەسەلەیە نابینم و یەگرتنەوەی وەزارەتی دارایی بۆ خۆی باشترین نمونەیەکە وای کردو قوتی خەڵک لەژێر دەستی یەک حیزب بێ و یاریشی پێ بکاو کۆی کە ئێستا هەیە باش باباسی یەکێتی بکەین پێش کۆنگرە یەکێتیەک هەبووە دوای کۆنگرە ئەڵێن یەکێتی لەدایک بۆتەوە ئەمە یە جیاوازی ببینم لە یەکێتی پێش کۆنگرە و دوای کۆنگرە چونکە ئێستاش وەک دەوترێ بێسەرەوبەرەیەک هەیە یعنی بۆ نمونە شەو بەیاننامە دەرئەکرێت بەیانی لێ پەشیمانە بنەوە ئەمە چییە؟ ڕاستی یەکێتی پێش کۆنگرە خۆتان بینیتان ینی یەکێتی پێش کۆنگرە چۆن بووە کە ئێمە دۆخێکی نەخوازرا و دروست بوو لە دوای مام جەلال جۆری ئەین تووشی جۆرێک لە شۆک بووین کە من پێم وایە شۆکە تا ئێستا شاتووە کۆنگرە ئێمە هەمووان وەک دەستکەوتی ڕوانین کە خوێنێکی تازە هاتووە و ئێمە پێمانوانی هەرچی لەم سەرکردایەتیشن لە سەرکردایەتەکەی باشتر باشترن ئەم سەرکردایەتیش بێکەم و کورتین ئەگەر لە منە پرسیم سەرکردایەتیش خەڵکی بێکەڵکی تایە ینی تۆ کە لە کۆنگرە دێ هەموو خەڵکێک دێ بەڵام بە شێوەیەکی گشتی
ئێمە خۆنمان لەسەر سەرکردەیە تازە هەڵچنیەوە پێمان وایە بەشێکی زۆریان خەڵکی لێ هاتوون کە لەوانەیە لەم قۆناغە بتوانن ڕۆڵ بجێڕن هێشتا بەرکەوتن هەر هەیە لەبەرەوەی سیستەمی هاوسەرۆکی بۆ ئێمە سیستەمێکی تازەیە هەر لە ناوچەکەش بۆ باشوور تازەیە لەوانەیە زۆر جار هەندێک جار لێک تێگەیشتن دروست نەبێ ئەو تازەش بێکەوە کارەکەنم ئەم تیمە لەوانەیە هێشتا ڕانە هاتبن شێوازی کاریان بێکەوە نەدۆزی بێتەوە هەندێک حاڵک دروستە بێ بەڵام بە شێوەیەکی گشتی هێشتا ئێمە ڕازین لە سیاستەوەی ئێستا هەیە بە هەموو ڕەخنە و تێبینیانی هەمانە چکە ئێمە کاڵێن دڵمان مەبسەرکردایەتی خۆشە بۆ نیە ڕخنەی لێ نەگرین من بۆ خۆمێکم لەو کادرانی کە زۆر پشتیوانی کۆنگرم کردووە و ئێستا ڕخنەشی لێگرم یانی ڕخنە لەم سەرکردایەتی ژەگرین پێمان وایە هەموو کەس جێگەی ڕخنەیە بەڵام بە هەموو ئەو کەم و کورتیانی کەیە بە هەموو بارودۆخە ناخۆشەی کە لە دوا کۆنگرە دروست بووە هێشتا ئێمە سەرکردایەتیمان پێ باشە بۆم قۆناغا پشتیوانیانەکەین تا و شوێنی کە ئەتوانینەوە لەو شوێنش کە زانیمانم سەرکردایەتی ناتوانین ڕۆڵ بجێڕێ یا نەخشی هەبێت لە سیاست بەدڵنیاییەوە دژی وەستینەوە و ڕخنیان لێگرین و میانی ئەو خەڵکانی کە پێش کۆنگرە بە هەندێک مەسج و ئەوانە خەڵکیان هانداوە بۆی پشتیوانی بکەن ئێستا خۆیان بێدەن کردووە و ئەوانەژە بینین ینی پێتانوانە بێ هەموو خەڵگە بینین لە ناو سەرکردایەتی مەکتەبی سیاسی خەڵکیشە بۆ ئێمە خەڵەتانەوە ینی پێش کۆنگرە بەنەوە ئیمامەڵی کردو ئێستا خۆی پەناگرتووە و هیچ ناڵێ لەسەر هیچ شتێک و قسەی نییە بەڵام تحملێکمان هەیە لەبەروی ئەم سەرکردایەتی تازەیە ئەمانوێ لەگەڵیان بڕۆیم زانین تا کوێم دۆخەواوێ من بۆ خۆم وەگزانە تا ئێستا لە بەشێکی زۆری ئەم سەرکردایەتی ڕازی بەڵام چاوەڕوانی زیاترمان لێیان ڕازیبوونەکەی تۆ چییە؟ یعنی بۆن ڕازی بوونەکەەوە هێشتا ئەم سەرکردایەتیە لە هەندێک شوێن مووقیفی هەیە ئەم سەرکردایەتێ بیرەکاتەوە پلانی هەیە بۆ ئەوەی کە دۆخی خەڵک باشتر کە ڕاستە هەنگاوی عملی نەناوە بەڵام خۆیان کۆکەنەوە بۆ بارودۆخە ئەگەر ئەمەی ئێستا بڕوە ینی گفتوگۆکان بۆ ئاراستەیە بێ کە یەکێتی من نەدا بۆ هیچ سیاسەتێکی سەپێنرا و ئێمە لەسەر ئەم ڕێگەی ئێستای بڕای ئێمە پشتیوانیەکەین بەڵام لە هەر شوێنێکی زانیمانەمانە ملەدەن بۆ سیاسەتێکی سەپێنرا و بەدڵنیایی ئەو پشتیوانیان ناکەین وەڕوبەڕووشانە بینەوە ئێمە لە سەرکردایەتی کۆنەکە کە هێز و چەکیان پێ بۆ ئەوانە نەترساوین دڵنیا بە لەمانەش ناترسی یەکشت لە نێوان هاوسەرۆکەکانە هیچ کێشەیەک نییە هیچ یعنی یاریکردنێک باڵباڵێنێک شتێک نییە چونکە بەڕاستی بۆ نمونەیەکێک لە هاوسەرۆکەکانی یەکێتی ئەڵێ هەڕەشەی کشانەوە لە حکوومەت و پەرلەمان و کۆمەڵە شتەکە یەکێکی تریان دائەنیشێ لەگەڵیان حەزەکەم بزانم ینی ئەمە تاکتیکە گەڵ پارتیا یاخۆت پێم وانێ تاکتیک بێ پێشمان نییە کێشە هەبێ لە بینی هاوسەرۆکەکان بەڵام سیستەمی هاوسەرۆکی بۆ ئێمە تازەیە لەوانەیە ئەم دوو هەواڵە هاوسەرۆکی یەکێتین دید و تێڕوانینیان بۆ کێشەکان وەک یەکتری نەبێ و تازە لە ناو حیزبەکە دەستیان کردو بە کارکردن بەیەکەوە مۆزوع ئەوەی کە ئێماڵی نەگەر حکومت وا بەیەکشینەوە و بۆ نمونە هەواڵێکە چێدانیشێ ئێمە ینی قەتعی گفتوگۆمان نەکردووە ئێمە ئەڵێن گفتوگۆکەین لەگەڵ پارتی لەگەڵ هەر هێزێکی تر بۆ باشکردنی حکومڕانی ئەگەر لەم گفتوگویانە نەگەیشتین نتیجە حتمەن یەکێ لە اختیارەکان کشانەوەیە من پێم وانییە ئەو دووفاقی تیاابێ بۆیە ینی کە کاگباڤێڵ چۆ لە هەولێر دانیشتووە حتمەن بە ئاگاداری کاگلاهور و بە تەنسیق چوون دانیشتون چکە ئێمە ینی ئەو قسانی کە کراوە پێم وانییە سەرکردایەتیکێتی قەراری دابێت دەرگای گفتوگۆ لەگەڵ پارتی داخە ئێمە بامەوە ئەو کێشانی کە لەگەڵ پارتی هەمانە پێمان وایە دۆخی دروست بوو لە کوردستان ئێمە پارتی ببێکەوە حکومڕانی بکەین گۆڕان و هەموو حیزبەکانی تریش بەشدار بن بەڵام شەریک بین ینی شەریکی حەقیقی بین ئێستا شەریک نین لەم حکومڕانیە کاڵێن شەریک نین بەناو شەریکین بەڵام بە فعلی لە بەڕێوەبردن شەریک نین بۆی ئەوەی یەکێتی ئەوێ نەخشی هەبێت لە ناو حکومڕانی بۆی حاڵەتێکی طبیعیە زۆر جا خەڵک والێک دانەوەی بۆ بکاکە وەمە کاک باڤێڵ بنەوەی عیمامەڵاکە کاگلاهور بنەوە عیمامەڵاکە من پێم وانییە ینی هینێکە بێ ینی ئەوەی کە تەسەور هەبێ جیاوازی هەبێ یا بەری یەککەوتن هەبێ هەرچەند ناویکێتیش حاڵەتێکی واردە لەوانەیە من لە ناویکێتی بۆ منە کاگلاورم لە کاک باڤێڵ خۆشتر بوێ مەسەلەوە نییە پێم وابێ کاک باڤێڵ خراپە یا فلان کەس کاک باڤێڵی لە کاگلاور خۆشتر بوێ مەسەلەکەەوە نێ پێی وابێ کاگلاور خراپە بەڵام هەموو ئینسانێک جۆرێک من تۆم لەو زیاتر خۆشە ئەو تۆی لەو زیاتر خۆشترەوێ هەندێکینە تعاتفی ئینسانی ژوایە ینی تۆ جاری وا هەیە کەسێک لە کەسێک زیاتر خۆشترێ بەس من پێم وایە هەرویان دوو هەواڵن کایانەوێ باردوخیکەتی ڕاستکەنەوە پشگیری تۆ بۆ لاهور شێخ زەنگی چییە کە بەردەوامبینە ڕاستی من
بەڕاستی شتێکی شخصی و ذاتی نییە، چونکە من لە هیچ مؤسسەیەکی کاگلاور کار ناکەم تا بڵێ من جۆرێک بەرژەوەندیم هەیە لەگەڵ کاگلاور، بەڵام من هەر کەسێک لە قۆناغێک بێوێ هاوسەنگی هێز ڕاگرێ لە کوردستان بەڕاستی ینی بەداخەوێم لە مودەی پێش و هاوسەنگی هێز نەما بوو خەریب و پارتی تەواوی جومگەکان ئەوەش نەبێ من ڕقم لە پارتی بێ، ینی من هیچ جۆرە ڕقێکی شخصیم لە هیچ کەسێک نێ لە ناو پارتی، پێشم وایە لە ناو پارتی خەڵکی زۆر باش و دڵسۆز هەیە، چۆن لە ناو ئێمە خەڵکی خراپ و بێکەڵک هەیە، ینی بەڵام من پێم وا بووە لێرە ئەم دوو هێزا بێ ململانی هەبێ لە بینیانە، نابێ هێزێک بە تەواوەتی تەسلیمی ئیرادەی هێزەکەی تر بێ. کاگلاو لە مەرحەلەیە کاتۆتە پێشەوە کە ئەوێ و ئیرادەی ئەم لایە هەستێنێتەوە، ینی بڵێ کە ئێمەش هێزێکی نەبێ بە هاوسەنگی حکومڕانی بکەین لەو منطقۆ پشتیوانی کاگلاهورەکەم، ئەگەر سبێنێ کاگلاهوریش پێی وابێ، ینی ئەم منطقەم ئیرادەی کە ئێستا هەیەی بۆ ڕاستکردنەوەی هێز لە کوردستان و هاوسەنگی لە بینی یەکێتی و پارتیەکە دەستبەرداری بێ و وەکو برادەرانی تر پێی وابێ پارتی چیەکە بابیکە وڵی هەرگیز پشتیوانی ناکەم، ینی ئەم قۆناغی علاقی بووە هەر کەسێکی تریش لایەندا بێ هاوسەنگی هێز لە کوردستان ڕاست کاتەوە و لەسەر ئەو نەمەتە ئیشکا من پشتیوانی یەکەم، چکە من پێم وایە نابێ هێزێک هێزەکەی ترقوت بە، چۆن من پێم وانە پارتی تا ڕادەیەک زعیف کرێ ئێمە بیخۆین هەر خراپە بەس ناشکرێکێتی بکرێتە پارویەک و پارتی چۆن بیوێ ئاوا قوتی بە، ئەبێ هاوسەنگی هەبێ، ئەبێ ململانی هەبێ لە بینی ئەم دوو هێزە لەسەر حکومڕانی و لەسەر باشکردنی ژیان، نابێ ئێمە هەرچی پارتی وتی بڵین باشە. بۆیە من پێم وایە کاگلاهور یەکێک گولەوانەی کەوتی نا ئەم نایە بۆ ئێمە گرنگە لەم قۆناغا و تا ئەو شوێنەی ئەڵێ ناپشتیوانیەکەی و لە کوێش کەیوتی ناو ئەویش وەکو هەندێک خەڵکی تروتی بەڵێ بە دڵنیایی و پشتیوانی ناکە. ڕۆڵی حیزبەکانی تر چییە لە نێوان یەکێتی و پارتیە؟ وڵی حیزبەکانی تر من ناتوانم تەقیمی ئەوە بکەم، چکە بەڕاستی من هێشتا لەناو ساحەکە نەماوە، من نازانم لەناو پەرلەمان چیە گوزەرێ لە گفتوگۆی حیزبەکان چیە گوزەرێ مووقف حیزبەکانی تر چۆنە، بەڵام من پێم وایە حیزبەکانی تری زۆر جار ناتوانن قەرار بدەن لە بینی یەکێتی و پارتی لەبەرەوەی بەرژەوەندیان لە هەردوو لا هەیەیانەوە هەردوو لا ڕازیکەن، تەواوی حیزبەکان مەبەستە بەرژەوەندیان شوێنێکی گشتی وایە بەڕاستی، ینی لانی کەم بەرژەوەندی تۆ ئەوانی کە لە سلەیمانی لەژێ دەسەڵاتی یەکێتین، ئەوانەی لاولێن لەژێ دەسەڵاتی پارتین، لەوانەیە نەیانەوێ ببنە بەرەوە، لەوانەیە زۆر جایش لەوە بترسن بڵێن ئێمە ببینە تەرەف بە تەواوەتی دوای ڕێگەکەونەوە مشکلە بۆ ئێمە دروستە بێ، ینی ئەمەش هەیە. باش مەبەست شتێکی تر بزانم یەکێتی شەریکی حکوومەتە، یەکێتی ئۆپۆسیۆنە، یعنی خەڵک تێناگا بەڕاستی ئەمە بزانم هەندێک جار یەکێتی کە ئەبینیت بەشداری حکوومەتە و جێگری سەرۆک وەزیرانی هەیە، جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی هەیە، چەندین وەزیری هەیە و پەرلەمانتاری هەیە، بەڵام لە لایەکی ترەوە کۆمەڵێکی وەکو بەڕێزت و کۆمەڵێک پەرلەمانتاری تر و کۆمەڵی خەڵکی تر لە میدیاوە وا مامەڵاکەن ئالاساز یەکێتی ئۆپۆسیۆنە و یعنی ئەسڵەن حەقی بەسەر حکومڕانی و حکومداری ئەم هەرێمەوە نییە. ئەمە بزانم ئەمە چییە؟ نا بەڕاستی ئێمە ئەڵێن ئێمە لە حکوومەتین بە شەریک نین، یعنی شەڕی ئێمە بۆ شەراکەتی ڕاستەقینە هەیە، ئێمە پێمان وایە ئەو هەواڵانە ئێمە کە لە حکوومەتە نەبێ دەسەڵاتیانە بێ بە ڕۆڵیانە بێ بە ئاگاداری جموجول و عقودی نەوت و داهاتی وڵاتە بن، ینی بۆیە ئێمەمانەوێ ئەوەی کە ئێمەیکەین ئێمە هەرگیز نەمانوتو ئێمە لە حکوومەت نین و وەکو بەڕاستی وەکو معارەزش مامەڵەمان نەکردووە، ئێمە کە ڕخنەمان لە حکوومەت گرتووە ڕخنەمان لە هەواڵەکانیشمان گرتووە، گەردی قەت بدەی من کاڵم حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان جێگرەکەیش و وەزیرەکانی یەکێتیش من باسەکەم کە ڕخنە ئاگر ینی ڕخنەکە تەنها لە سەرۆک وەزیران نییە کە پارتیە یا لە وەزیرێک نییە کە گۆڕانە، ئێمە ڕخنە لە کۆی حکوومەت ینی سیستەمەکە ئاگرین کە سیستەمێکی خراپە، وەکو یەکێتیش ئەمە پێمان وایە ئەبێ شەریکی حەقیقی بین لە مەسەلەی حکومڕانی، ینی نەخشمان هەبێ لە قەرارات ئەوەی کە لەگەڵ پارتی تا ئێستا کێشەمانەیە ئەم مەسەلەیە، ئەڵێن حکومڕانی بە تاگەڕەوی ناکرێ، حکومڕانی بە مەزاج ناکرێ، بۆیە تەحموولمان کردووە، ینی ئەو برادەرانی ئێمەش لە حکوومەتن کە هەندێک کۆادری حیزبی لەیان لێکە یا ئێمە فشار لەسەر حیزبەکەکەین کە با ئێمە شەریکی ڕاستەقی نەبین، بەڕاستی بەس بۆ ئەوەیە ینا ئێمە پێمان وانە ئێمە لە دەروی ئەم حکوومەتە نین، ئێمە لە دەروی ئەم نەهامەتیانە نین کە بەسەر خەڵکە هاتووە، بۆیە خەڵکی چاوەڕوانی هەیە لە ئێمە، ینی ئێمەش کە زەخل لە حیزبەکەی خۆمان لە برادرانی ئێمە لە حکوومەتەکەین ئەڵێن ببنە بەشێک لە قۆناغی باشکردنی ژیانی خەڵک لێرە کەواتە وەڵا ینی
یەکێتی کێشەی پشکی هەیە یاخۆ کێشەی چی هەیە خەڵک زۆر جار ئەمەوا لێگەداتەوە کە ئێمە شەڕ لەسەر جێگرێکی وەزیر یا مدیر عامێک بن پێم وایە ئەمە نییە بەڕاستی ئاخر هەندێک جار دواتر بە پلە و پۆستێک یاخود بە ڕاوێژکارێک یاخود شتێک یەکێتی بێدان ئێمە ئەوانە حەقی خۆمانە ئەو پێویست ناکات بە فشار بکرێ ئەوەی کە کراوە لە ڕابردوو بەشێکی پەیوەندی بە ناو حیزبەکەی خۆمانەوە هەبووە لە دوای کۆنگرە وردە سەرکردایەتی MCVانی لا بووە ویسوێتی یەکلایی کاتەوە و ئەنجا ناردونیە گینا فشاری ئێمە بەوە نییە بەڕاستی مەسلەی جێگر وەزیری و مدیر عاموانە حەقێکی شەرعی خۆمانە هەر کاتێ بمانەوە دایانێ بەڕاستی پارتی ڕێگری لەم مەسلەیە نەکردووە ئێمە ئاڵێن مدیر عامەکەمانە بێ دەسەڵاتی هەبێ وەزیرەکە ئەبێ دەسەڵاتی هەبێ جێگرەکە ئەبێ دەسەڵاتی هەبێ یعنی قسەکە لەسەر ئەمەیە بێ ئاگادار بێ ئەبێ بەڕاوێژ بێ نەک ئەوەی بەڕاستی سەرۆکی حکومەت خۆی قەرارێک دەرکا و بیسەپێنێ بەسەر وەزارەت و بەسەر مدیر عام و بەسەر جێگیری سەرۆکی حکومەت وانە ئێمە کێشەکەمان دەوەیە ئەڵێن وەرن بە یەکەوە نەخشێک داڕێژین کە ژیانی خەڵک لەم نەهەمەتیە بەرینە دەرەوە ئەگینا بەڕاستی لەسەر پشکنیە و پشکانی کە دانراون یعنی ئەوانە حەقی یەکێتی بوون باش یعنی بابەتەکە پشک نییە و تەنیا خزمەتی خەڵکە پێت وایە ئەگەر یەکێتی پشکەکانی خۆی بە تەواوەتی لا بە خزمەتی خەڵکەکات یعنی ئەمە ڕای تۆیە نا قسەکە لەسەر پشکەکان نییە من ئێمە پێمان وایە گەر یەکێتی و پارتی و حیزبەکانی تربێن ینی وا بیرکەینەوە لە ژیانی خەڵک واز لە هەندێک مەسەلە بێنین پێم وایە ژیانی خەڵک باشترە بێ ئێمە پێمان وایە و بەرنامەیەکی یەکێتی هەیەتی باشترە بۆ ژیانی خەڵک خۆ گەر واژ نەبوو ئەو کاتەی تر خەڵک قەرارەدا خۆ ئێمە ئەمە تەسەورە خۆ لەوانەیە ئەگەر ئەم قەراراتانە بەڵام ئێمە پێمان وایە ئەو سەردەمانی کە هەڤاڵەکانی ئێمە لەناو حکومەتا دەسەڵاتیان هەبووە بیرکردنەوەی یەکێتی جێبەجێ کراوە ژیانی خەڵک لەم قۆناغانە باشتر بووە وەلەوانەیە لە ئایندا ئێمە ببینە بشێک لە قەراری حەقیقیش لەم حکومەتە ژیانی خەڵکمان پێ باش نەکرێت جا ئەو کاتە خەڵک قەرارەدا چی ڕووەدا باش وەڵا جا ئەو قسەیەت زۆر سەرنجی ڕاشەشان مەبەستمە بزانم تۆ ئەڵەی یەکێتی بەرنامەکان یەکێتی جێبەجێ بکرێت و یەکێتی ئەگەر لە حکومەتە ئاوا بۆ خەڵکو و بەو جۆرە بەڵام ئەمە سلێمانی ئەبینین دۆخی سلێمانی ئەبینین ئەمە بزانم سلێمانی چێ خاوەنێتی هەندێک جار ئەوترێ سلێمانی بێخاوەنە هەندێک جار دەوترێ ئیرهابی فکری تێ ئەکرێت یەکێتی ئەڵەیە پارتی یا پشک نانێرێ یا کەم ئەنێرێ بۆ سلێمانی ینی کێشەی سلێمانی چییە وا سلێمانی و خەڵکی سلێمانی وای لێت بەڕاستی لە کاتێکا هەر بەجددی پارتی نەتوانێت کارمەندێ یاخود کادری یاخود کەسێکی خۆی لە زۆنی سلێمانی دابمەزرێنێ یاخود دەربکات پارتی دەسەڵاتی چییە لەم زۆنەیە سلێمانی چێ خاوەنێتی بۆ سلێمانی وای لێت من پێم وایە لە سلێمانی ڕووەدا ئێمە لەی مەسئولین وەکی کێتی نیشتیمانی کوردستان یعنی ئەوە شتێکە حەقیقەتە و بۆ ئایندەش هەربەی یەکێتی ئەمبارە لارەی ئێستا ڕاستکاتەوە بەداخەوە ینی لەو فترە زەمەنیەی کە لە دوای کۆنگرە دروست بوو سەرکردایەتی یەکێتی خەریکی خۆڕێخستنەوە و هەندێک مەسەلەیە من پێم وایە ئێستا سلێمانی بەدەستیکەتی شەوەنێ بە حقیقەت سلێمانی بەدەستەندێک کۆمپانیاوە ینی هەموو جونگەکانی ئەم شارە کۆنتڕۆڵ کراوە ینی مەترسێکی گەورە لەسەر خەڵکی ئەم شارە هەیە گەنێراوە بڕوا بواری بازرگانی بواری ئابووری حتا بواری کۆمەڵایەتی زۆر مەسەلە کۆنتڕۆڵ کراوە بەداخەوە ینی نابێ بێڵن دەستی کۆمپانیا بچێتە هەموو جونگەکانی ئەم شارەوە ینی مەسلەی پەروەردە و خوێندن مەسلەی زانکۆ مەسلەی بازرگانی مەسلەی کللتوری مەسلەی هوەری مەسلەی وەرزشکردن ئەمانە هەمووی ینی خەریکە کۆمپانیەکان هەمووی داگیرەکەن کۆمپانیەکان چێن وڵاهی من نامەوێت لێرە ناوبەرم خەڵکەم یەزانێ ینی ئەخر سەر بەچی لە ئەنێکن یانی خۆ وڵاهی ئەمانە چێ سەپۆرتیان لەوانەیە خەڵکە بێت لە ناو یەکێتی و لە ناو حیزبەکانی تر سەپۆرتیان کەن بەڵام ڕاستە خۆ داهاتیم کۆمپانیانیش ناچێت بۆ یەکێتی کە زۆر جار وا قساکرێت کە ئەمانە داهاتەکانیان نەچێت بۆ یەکێتی باش ئەو مەترسێکی گەورەیە لە هەموو شوێنێکی دنیا گرنگە سەرمایه‌دار هەبێ گرنگە پشتیوانی کەرتی تایبەت بکرێ بەڵام خۆ ناکرێت کەرتی تایبەت هەموو جونگەکان کۆنتڕۆڵکە ینی ئەوە بابەتێکی ترسناکە ینی ئێستا خەریکە مەترسێکی زۆر زۆر گەورە دروستە بێ ینی خەڵکی خەڵک بێ ئیراداکرێ لێرە ینی خەریکە ئەم مەسەلەیە سەر کێشێ ینی وای لاتۆ کۆمپانیا خەریکە وای لێ دێ مەحاکم دادگاکان سیاسیەکان ئیعلامیەکان هەموو ئەمانە دەستەمەوە کرێن بە حکومی پارە و شوقە و نازانم ئەمانە من بۆ خۆمەڵم هەر سیاسیەک لە کوردستان لە ناو ئەو سیتیانە بێکە لە کوردستان دروست کراون سخاونی ئیرادی خۆی و من تا ئێستا ژۆی کە دڵم پێی خۆشە باسی لاهور شێخ جەنگیت کرد هێشتا مری نەداوە بچێتە هەر کاتێک لاهور شێخ جەنگی بچێتە ناو ئەم سیتیانەی کە لەم شارانە دروست کراون
من بهی جۆرە باوەڕم پێی نامێنێ هەی جۆرە سەپۆرتێکیشی ناکەم چونکە ئەو کاتا بێ بچێ دانیشە لەگەڵ صاحبیم کۆمپانیایە بڵێ 300,000 مۆلی دەبم کە بە 200,000 و فلان و ئیرادەیان نامێنێ شوقەیەکری وەڵا بایی 15 دەفتەرت خوا 2 دەفتەر خاترم بگرە و ئینەوە میش خاتر یەگرێ بۆ ئیرادەکەی نامێنێ بۆی هەر سیاسیەک لە هەرێمی کوردستان لە هەولێر لە دوهۆک لە سلەیمانی چوبێتە ناوم سیاسیان چوبێتە ناو ئەو سیتیانی کە دروست کراون خاوەنی ئیرادەی خۆی نیە چکەوە بابەتێکی زۆر ترسناکە جیاکردنەوەی خەڵک شورا دروستکردن کۆمەڵی خەڵک لێرە بژین کاکەمە حکومەتی عراقیەک ئەماڵە ئەمنەکان کاکە ڕەفیق حیزبیەکان ئەمە بوو ئەمە یەکە ئێستا دروست کراوەتەوە بەڕاستی خەڵک لە دەوروبەری ئەمنە سوورەکە و ڕەفیقی حیزبی و ماڵی ئەمن و خەڵک لەوێ دروست کراوە و خەڵک لەوێ ئەژیا و ئەمانە حیزبەی پاراستن و حکومەتی پاراستن و یعنی خەریکە ئەم شتە دروستە بێت کاکە مەسوولی ئەمنی ئەم شارە چۆتە ناوم سیتیانەوە خەڵک لەم شارە چۆن هەز بە ئارامی بکە ئەمانە بابەتی ترسناکەن یعنی بەڕاستی بەیەکێتی قسە لەسەر مەسەلانە بکە ئەبێ ئێمەش بە ئازایەتی ئاسیکەنی وەختی ترسوانە نەماوە چییە ئەو پەڕی ئەمانگرن ئەمەی کە خۆیان لێ محکەمەمان لێگرن محکەمەمان لێ بگرن ئەو پەڕیەمان کوژن خۆ لەمە زیاتر هەیە یعنی خەڵگە بێ لەم شارە ئازابێ ئەو مەترسێکی گەورەیە و زیانێکی گەورەشە وابێەوە خۆشیان بزان هەموو خەڵکانی کە ئیرادەکانیان تەسلیم کردووە ڕۆژێک کە خەڵک ڕوبەڕوە بێتەوە یەکەم شوێن لەو شوێنانەوە دەست پێکە چۆن کاتێ پێشەوەی ئەم نەسوورەکە بگرن خەڵک ماڵە ئەمنەکانی گرت تاڵانیان کردن سووتانیان و دوای ماڵەکانی شانداچێک ئەنی خەڵک ئەم جیاوازی چینایەتێت چی ئەتەوێ بە چی بڵێ ئەتەوێ بە خەڵک بڵێ من کاکەوانی جوایانە کە ئەمنەکان مەکتەبی عەرەبیان بۆ خۆیان دروست کرده بوو مناڵەکان لە مەکتەب عەرەبیەکانیان خوێن و مناڵەکانی ئێمە شەش ڕوود بە چەڵمنیە چوین لە مەکتەبی ترمان خوێن ئێستاش خەریکە وای لێ دێ مناڵەکەی خۆی لە مەکتەبی ئەوروپی و بەریتانی و نازانم فڵان و فیسار و ئەمە ئەبێ خەڵکی ئەم دڵسۆزی کوردستان لەسەر مەسەلانە بێتدەن وابێ بازرگانەکانیش بەڕاستیە ئێمە سەرمایەدارمانەیە خەڵکی زۆر دڵسۆز و زۆر پاک و زۆر هینە نابێ ئەم شتانە ئاخر هاتنیشتان خەڵک چیشتان بەم مەسەلانە چییە واللهی ئێستا خەڵک بە ئیرادە کراوە جا من پێم وتی ئێستا سیاسی ئیعلامی خەڵک زۆری ئیرادەکەی شکاوە ئیمە خەڵکی زۆر ئازا ناسم لەبەرەوەی لە خانوویەک لە شوقەیەک دەفتەرێکگینیان کردووە نەکبەتە ئیرادەکەی شکاوە قسەکردن و پاراستنی ئەمانە خەڵکەیە لەبەرەوەی هاوکاریکی بەسیط کراوە یعنی ئیرادەکەی شکاوە خەڵکی لەبەروی پاری مۆلیەکەی لێوەڕناگرن ئیرادەکەی شکاوە پێدوانی چێتی دواتر ڕوبەڕووی ئەو دەنگدەر و ئەو خەڵکەی سلێمانیە بێتەوە ئێمە لە سەرەتای کۆناغێکین ئێستا ئێمە وردە دەجەخینە سەر بینەکان و بە سەرکردایەتی حیزبەکە چارەسەریکە باشە ئێمە هێشتا هاڵێنم قۆناغێکی تازەیە هێشتا کۆنگرە تازەیە هێشتا ئەم کەرەنتینە و بەزم و ڕزموانە هات بەڵامە بێ سەرکردایەتی کێتی ڕوبەڕووی ئەم شتانە بێتەوە بێت لانی کەم یەکەم جار سەرکردایەتی کێتی بێننەوە ناو خەڵکە حەقیقەکە ئێمە ئەڵێن دروشمیکێتی خان و قوڕەکانە چۆن ئەکرێ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی لەناوم سیتیانیا و لە ناو خان و 24 ساعت کارەبای هەبێ و بژی و داژنی شێ بە من بڵێ بە کادریەکێتی بڵێ دروشمیەکێتی گەڕانەوە بۆ خان و قوڕەکانە چێ ئەمە قبوڵەکە یعنی ئەوان پیان وایە سەرکردای تازە کە ماڵین کۆنگرە و کاگلاهور و پشتیوانیەکەی ومانە ئەمانیش خۆیان لێ نەبێ بە کاگلاور ینی خۆیان لێ نەبێ بەوەی کە ئەوانیژی تر ئەوەن و ئێمە پشتیوانی هەمویانەکەی خەڵکێ لە ناو سەرکردایەتی مازانی کە نەک شایستەیەوە نیە سەرکردایەتی بێ شایستە نیە مەسوولی کۆمیتەیەکیش بێ بەڵام قۆناغێکە قبوڵمان کردووە خەونەکە لەوەیە کە ئەمە چارەسەرکەن چارەسەری ناکەن تۆ چۆن لە بەرزایی شارەوە چی لە ناو سیتێکا و دانیشی بە خەڵکی ژەڵەیە گەڕێنەوە بە خانە قوڕەکان کام خانە قوڕانە با بە خەڵکی ئەم شارەی لاکە کاکە خەڵک بڕوان پێ بکە ینی خەڵک پارەی کڕینی نانی پێ نییە کە دوو نان 6 نان بە 1000 دینارە 8 نان بە 1000 دینارە کاکە پارەی 8 نانی پێ نییە بە 1000 دینار بیکڕێ تۆش دانیشتوی بەم قسانەتەوێت چی بکەیت میدیا دروستەکەی بۆی خەڵک کینکا و خەڵک چاواشەکەی میدیا کارەکری فلانەکری فیسارەکری با بە من ناچێتە سەر وە قبوڵیشی ناکەی کاڵم قبوڵی ناکەین مەسەلەوە هێشتا دەنگیان زاماوە خۆ من ئەڵێم من زۆر جاڵێم بەڕاستی ئێمە بەشی خۆمان ژیاوین خۆش ژیابین ناخۆش ژیابین هەر ئەوەیە بەشەکەمە و ئەشمان توانین نەبێ ئێستا باشتر بژین ئەگەر ئیرادەکەمان تەسلیم کردای بەڵام من بۆ خۆم باوەڕم بەوە نییە سات لەوانەی زۆر خەڵکاکە تۆ بۆ خۆ دوا و تۆ دیفاع لەم دزاناکەیت و تۆ بۆ خۆت خانشینی وەرەگری و تۆ نازانم ئەم قسانە لە خەڵک گوێم لێ بێ بەڕاست ڕاست و دروست من بۆ خۆم جارە شمولێم یاسا تازەی تەقاعودی ناکەم لە بەرەوەی شکر زۆر گەنجم ئەوەی کە زۆر بمێنێتەوە لەم تەقاعودیە بۆ من ئەوەی کە هەیە لەوانەیە بگاتە ملیۆنی دینار ملیۆنێک و 200,000 دینار تێگەی کە بۆ خۆم پێم غەدرە بیدەم بەم حکومەتە چەت هەیە وازی لێ بێنم ئەمانە
بیدەن بەم و بیدەن بەم مۆدێل و بیدەن بەم فڵان و فیسارانە لای خۆم ببیدەن بە خەڵکی فەقیر و هەژار زۆر باشترە تەستی مێم چەتە و دزانی کەواتە تۆش پێت وایە و میدیا چاواشەکاری کە دروستکراوە سیاسەتی لە پشت ئەمە دیوێکی تری بەڕاستی من هەرگیز لە ناویکێتی لەگەڵ بەرەی دز و چەتە و ناحەقی نەبوو کاتێ من قسەم کردووە لەسەر ئەم برادەرانی خۆمان لەسەر مەکتەب سیاسی من لە کۆبوونەوە بۆ قسەم کردو هەواڵ مامجلال منی کردوتە دەرەوە لەبەرەوەی دژی ئەو برادەرانە بوو ئەمە هی ئێستا نییە لەبەرەوە قەت لەو بەرەیە نەبوو کە بەرەی دز و چەتەی و نازانم چێ ئێستا ژناویکێتی لەگەڵ ئەو بەرێنیم هەر کاتێکیش ئەو خەڵکەی کە ئێستا لە ناویکێتی ئەمە سەپۆرتەکەی چوە ئەو بەرەیە دژێبی بە یەک دێڕ وەکو دوا پرسیار هیوات هەیە ئەو بارودۆخە چاک بێت بارودۆخ قەت چاک نابێ من لە بەرنامەی لەگەڵ ڕەنج ساڵی 2016 خەڵک کۆچەکە ئەڵێم ئەم بارودۆخە چاک نابێ مەڕۆم بەجێمەیە ئەو 2020 چاک نەبوو کەو کاتە هەندێک خەڵک دانیشتبوون حیزبەکانی تر برادەرانی پارتیوانە ئەم دۆخە چاکە بێ و حکومڕانی دێ و ئێستاژەم قسە ناکەنە تەلەڤیزۆن ئەم دۆخە چاک نابێت ئەبێ خەڵک چاکیکە تۆ نەخۆشبی لە ماڵەوە دانیشی چاکەبی باشە فەرموو نەخۆشی لێرە دانیشی چاکەبی پێ بڕۆ چارەسەریکەی ئەم دۆخە چاک نابێت بە خەڵک چارەسەریکە واگەر بەڕووبڕوونەوە بێ حتا بەڕووخاندنیش بێ بە چاکی چکە ئەم دۆخە لە هەموو شتێک چۆتە دەرەوە کەواتە بەس بە ئەمانە بێمنەت بوون واللهی ئێمە هیواکەمانەوەیە کە یەکێتی بەشێک بێ لە چاکردنی ئەم دۆخە تا ئێستا من و کادرێکی یەکێتی کە باوەڕم بە یەکێتیە کە ناو یەکێتی باوەم کە دیفاعی لێ یەکەم باوەڕم وایە بێ یەکێتی بەشێک بێ لەم چاکردنی ئەم دۆخە فرسەتێکیشی ئەڵین کۆنگرە تازەیەوم سەرکردایەتی تازەن بەشێک نەبێت لەم چۆکە لەم بارودۆخە و کاتە لەگەڵ ئەو خەڵکەی جایتر خەڵک قەرارەدا ئێڕوخێنە بەسەریانە خەڵک قەرارەدا ئەمان کاتە دەرەوە و خەڵک لەوانەیە سبەینێ بەڕاستی منیش لەگەڵەوان حساب بکە کەم قسە ناکەم زۆر بەلامەوە ئاسایە لەوانەیە سبەین یەکەم خەڵک من بەرشەق بدە بەڵێ ڕۆژان تۆ دیفاع لەمانە کردووە بەڵام زۆر ئاساییە بەلامەوە لەبەرەوەی گرنگەوەی ئەم دۆخە بگۆڕێ ئەم دۆخە بگۆڕێ ئەبێ ژیانی خەڵک بگۆڕێ جا ئیتر باشترە بێ خەڵگەڵێ بەدیل هەیە بەدیل نییە بەڕاستی خۆتۆ ناکەی دانیشی بڵێ بەدیل نییە هەموو کەسێک باشترە یانی بەدیلێکی باشترە لەوەی کە ئێستا حکومڕانیەکە ئەی تۆ موچە نادەی کردوتە بەنی وشە هێشتانی وادەی وایش دێ لەسەر تەلەڤیزۆن بەڕاستی گاڵتە بە خەڵکەکەی ینی ئەمە لەی شوێنێکی دنیاە من خەڵکم دیوە کە موچەی پێ نادرێ حکومەت هەیە لە دنیاە خۆ حکومەتی لەمە مکوڵەوارترێ بەس سەرۆکی حکومەتەکە دێتە ناو خەڵک کاکە داوای لێبوردنەکەم ئەوەی ئێمەکی پێمان ناکرێ ینی ئەوە هیچکەین هەرچێکەکەین پارەمان پێدابین ناکرێت داوای لێبوردنەکەین ئێمە ژیانی خۆمان منیش هەوڵەدەم ئەوەی کە پێشتر بردومەوەندە نەبە بەڵام هێشتا هەر بێم نەتر هێشتا هەر پێیەکە نۆڵێن نەخێر خەڵک چاگە بێ و بە منەڵێن تۆ جاسووسی و تۆ خۆت خۆفرۆشی و تۆ بۆ خۆ دوا و تۆ بۆ خۆ دوا و ینی تۆ بەدماریشمانەکەن تێگەی ئۆکەی من خۆفرۆشم جاسووسم و نازانم ئەمیلم و ئەوە بەڵام خۆ خەڵک حەقە دەبینێت تۆ پارە نادەی ینی حەقی چێ بەوەی من ئەمیلم یا جاسووس تۆ پارە نادەی پارە خۆ منیش نێڵێ باشەوە ئێمە کەسمان باسی موچە ناکە دەبیدە نایدەی باش سپاس بۆ زانا عەبدوڕەحمان کە لەگەڵمان نابوویت سپاس بۆ کاتەکەت زۆر سپاس